پارێزگاری کەرکووک خەریکە 2 ساڵ بە 2 ساڵ سەردەگرێت. کورد و عەرەبی شەڕی 2 ساڵی یەکەم دەکەن. پارتی و یەکێتی هێشتا لە خاڵی سفردان. جێگرەکەی سوودانیش سەرپەرشتی هەڵبژاردنی پارێزگار دەکات. دانووسانەکانی پێکهێنانی حکوومەتی خۆجەی کەرکووک گەرمتر بووە و ئەوەش دوای ئەوەی سوودانی ڕایگەیاند کە دەبێت تا 12 ئەم مانگە کە هەفتەی داهاتوو دەکات پارێزگاری کەرکووک هەڵبژێردرێت و لایەنەکان بگەنە ڕێککەوتن. بۆ ئەمەش سەرۆکوەزیرانی عێراق لەگەڵ پێکهاتەکانی کەرکووک بەجیا کۆبەوە و دوایین پەیامی خۆی پێڕاگەیاندن. بەپێی زانیاریەکان هەوڵەکان زیاتر چڕکراونەتەوە تا لەم مانگەدا حکوومەتی خۆجەیی پێک بێت. سوودانیش قەناعەتی بە تورکمانەکان کردووە کە واز لە داواکاری وەرگرتنی پارێزگار بهێن و لە پۆستەکانی دیکە قەرەبووی پێکهاتەی تورکمان دەکرێتەوە. سەرچاوێکی ئاگادار بە تیواری ڕاگەیاندووە کە سوودانی محەممەد تەمیمی جێگری خۆی و وەزیری پلاندانانی ڕاستپاردووە سەرپەرشتی کارەکانی پێکهێنانی حکوومەتی خۆجەیی پارێزگای کەرکووک و هەڵبژاردنی پارێزگار بکات. لایەنە عەرەبەکانیش لە سەردانێکدا بۆ لای مەسعود بارزانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان داوایان کردووە کە 2 ساڵی یەکەم پارێزگار بۆ ئەوان بێت، بەڵام بارزانی ڕەتی کردوتەوە. بەپێی زانیاریەکان لایەنەکان نزیکن لەوەی 2 ساڵ بە 2 ساڵ پارێزگاری کەرکووک لە نێوان کورد و عەرەبدا هەڵبژێردرێت، واتە 2 ساڵ بۆ عەرەب و 2 ساڵیش بۆ کورد بێت. بەڵام هێشتا کورد و عەرەب ڕێک نەکەوتون کامیان یەکەم جار ببێتە پارێزگار. هەردوو لاشیان گومانیان هەیە کە دواتر پۆستی پارێزگار ڕادستی یەکتر بکەن. هاوکات لە لایەکی ترەوە تا ئێستا پارتی و یەکێتی ڕێک نەکەوتون لەسەر پۆستی پارێزگار و کێ ببێت بێ پارێزگاری کەرکووک. تا ئێستاش یەکێتی پێداگری لەسەر کادرێکی خۆی و پارتیش باز لە کوردێکی بێلایەن دەکات. تەنانەت دڵشاد پیرۆتی کاندید کردووە بۆ پۆستەکە کە لەسەر ئەو حیزبە حساب دەکرێت. سەرچاوەیەک بە تیواری گوت فشار و هەوڵ زۆرە بۆ یەکلابوونەوەی پارێزگاری کەرکووک و پێدەچێت ئەم مانگەیان مانگی داهاتوو یەکلای بکرێتەوە. بەڵام بڕواهێنان بەوەی کورد یەکەم جار ببێتە پارێزگا هەروەها ڕێککەوتنی پارتی و یەکێتیش لەسەر کەسێک بۆ پۆستی پارێزگا دوو گرێکوێرەی بەردەم پرۆسەکەن.